خۆڵ و پاژماوەی گەشتەکەت جێمەهێڵە و بیخە شوێنی دیاریکراو. گەنجان بزوێنەری کۆمەڵگان، بۆیە دەبێت ناخیان ڕۆشن دەرونیان دروست گەشەیان پێ بدرێت. ڕۆشنایی بەرنامەیەکی گەنجانی دەرونی گەشەپێدانی مرۆییە. من شوان هەورامی هەموو ڕۆژانی شەممان پاش هەواڵەکانی سەعات 3 لە دەنگی گەلی کوردستانەوە بەرنامەی ڕۆشناییتان پێشکەش دەکەم. بیسەرانی دەنگی گەلی کوردستان و بیدارانی پێجی دەنگی گەلی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی دیجیکەی رادیۆ. سڵاوتان لێبێ، شەفام لە بەرنامێکی نوێی ڕۆشنایی و لەگەڵتانە هابم. ئازیزان، بەرنامەی ئەم هەفتەی ڕۆشنایی تایبەتە بە ژینگە، بەڵام چۆن؟ کاریگەری ژینگەی پیس لەسەر ژیانی ڕۆژانەی کەم ئەندامان. هەموو مرۆڤێک لە ژینگەیەکی پیسدا نەئارامە. گرفتێکی بۆ دروستە بێت، تەندروستیە جا دەرونیە یاخود زۆر جار کۆمەڵایەتیشە. ڕەنگە پێتان سەیر بڵێن بۆچی کۆمەڵایەتی، چ ڕەبتێکی بە کۆمەڵایەتی بوونەوە هەیە. من نابینایەکەم لە شەقامێکە ئەڕۆن زۆر قەرباڵخە، ڕێنیە بڕۆم، ژاوەژاوێک هەیە و دەنگێک هەیە، لە دەر ئەنجامدا منیش کە تەرکیزم لەسەر دەنگە سرم لێ ئێشێوێ، واتە هەموو پەیوەندی من بە چواردەورمەوە کە نابینام لە ڕێگەی دەنگەوەی ئەو دەنگە تێکچوو پەیوەندیەکەم تێگەچێ، یان کە مەندامێکی سەر کورسیە لە شەقامێکدا ئەڕوات، شەقام هەمووی گیراوە، هەمووی بە عەرەبانە و دەستگیر و ئەوانەی کە احترامان لەگە ڕێزمانە بۆ هەمویان کە ڕێگاکەیان گرتووە ناتوانێت بێتە ئەملاوە لەو لاشەوە سەر شۆسەکە قەرەباڵخە. لە ئەنجامی ئەم قەرەباڵەخەیە پیسبوونێکی ژینگە وەکو ژاوەژاو دروستەوێ و لە ڕووی جەستەییشە و بەرکەوتنێکی زۆر ڕۆیە، زۆر جار ئەگەری کەوتنی هەیە. کەواتە ئەمە دوو نمونەی زۆر سادە بۆ هەمووتان تا ڕوون بێت. کەواتە ئەمڕۆ باسی ئەوە ئەکەین لە بەرنامەی ڕۆشناییەوە، کاریگەری ژینگەی پیس. ژینگەی پیس تەنها لە ڕووی شتە بەرجەستەکراوەکانەوە نییە، خۆڵ و خاشاک، بەڵکەوە بەشێکێتی، تەنانەت ژاوەژاوێک، دەنگەدەنگێک، قەرەباڵەخیەک، هاوارێک، توندوتیژیەکی لەفزی لە ڕێگەی زارەوە ڤێرباڵ ئەبیوس خۆی لە خۆیان ژینگە پیسەکات. هیچ کەسێکیش نییە لە ناو قاوقیژە بتوانێت بخەوێت، ئارام ببێت، کەشێکی ئارام بەسەر بات. هەر لە بەرەمەشە زۆرجار بەرەو ژینگەی سروشتی ئەڕۆین و سەیرانەکەین و گەشتەکەین کە ئەتەکە لە ماڵەکانی خۆمانە ژینگەکە ئارام بێ، لە گەڕک و کۆڵانەکانی ناو شارە گەورەکانە ئارام بێ. خەڵک بۆ چێتە سەیرانگایەک؟ کەواتە خۆتان بیر لەمە بکەنەوە، ڕاستی قسەکانی ئێمەش پشڕاستە بێتەوانێ. کەواتە کاریگەری ژینگەی پیس لەسەر ژیانی ڕۆژانی کەمەندامان چییە؟ پرسیارە سەرەکیەکەی ئەم ڕۆیە واتە تەوەری بەرنامەکەمانە لە ڕێگەی میوانێکی زۆر ئازیزەوە کە بەڕێزیان تریفە فەرەیدون لە ڕێگەی لە پەیوەندی و لەگەڵمانە ئەبن بە ڕێزیشیان چالاکوانی بواری ژینگەن. تریفەخان خۆشحاڵین کە لەگەڵمانە ماندوو دەکەین. سپاس بۆ تۆ. ماندوو لەبندەستان خۆش بە کاپشیبان. سپاس بۆ جەنابیشت. سپاس بۆ جەنابیش بۆ جەنابێشت هەروەها. تریفەخان با یەکەم پرسیارمان پێش ڕۆچوونە ناو قوڵایی بابەتەکەوانێ، پیسبوونی ژینگەی خۆی چییە؟ پیسبوونی ژینگە چەند هۆکارێکی تایبەتی خۆی هەیە. یەکێ لەوانە ژاوەژاوە، یەکێ لەوانە تێکچوونی سروشتە ئێستا کە بە بارودۆخێکی زۆر سەختە تێپەڕ ژینگە بەخۆپاری. تریفەخان ئازیادە یەک تەسەوتە بەرزکەی مەمنون تەبین. ببوورە وەک باسم کردی ینی ژینگە پیسبوونی ژینگە چەند جۆرێکمان هەیە. یەکێ لەوانە ئەو ژاوەژاوەیە کە ئێستا ئێمە هەستی پێ ئەەکەین ئایا بە دەنگی بەرز بێ کە لە بەرەکانەوەیە یاخود لە هەر شێوازێکی دیکەوە کە دەنگێکی بەرز دروستە بێت و بێتە هۆی پیسبوونی ژینگە. یەکێکی دیکە ئەو خۆڵبارینەیە کە وا کردووە کە ژینگەکەمان پیس بێ، کەمبوونەوەی سەوزاییە، تێکچوونی خاکە کە چەند ساڵێکی دیکە ئەتوانم بڵێم خاک بەرەو فەوتان و نەمان ئەڕاکامە یەکێکە لە هۆکارەکەم بۆ پیسبوونی ژینگە و کەمبوونەوەی ڕێژەی سەوزایەکی زۆر لە سروشتە بە کۆی گشتی ئەمە لە جیهانە قسەکەین و لە هەرمی کوردستانیش بەدەرنیە لە جیهان. ڕەنگە خراپتریش بێ زۆر جار بەتاکید، چونکە ئێستا ئەگەر سەرنج بین بەڕاستی خاگێکە کە لەوانەیە کە بەرەو نەمان ئەڕوا بەرەو قربوون ئەچێ. ئەگەر خەڵک پرسیار کا بۆ ئەتوانین ئێمە بڵین ڕێژەی سەوزایەکانی ئێستا کە هەمانە زۆر کەمە و دیگە لەوەی کە سەوزایانە کە ئەنێژرن درەخت وێدار بیان هەندێک گوڵبێ ئەگەر زۆر سەرنجی بین فترێکی زەمەنی تەمەنیانە، زەمەنێکی زۆر کورتیان هەیە، ئەگەر چی دارەکە زەمانێکی زۆر تریش بژی
بەڵام بەهۆی ئەوەی کە خاک بەرەو لە ناوچوو نەڕوا سەوزایەکە ڕێژی کەمترە بێتەوە. باش زۆری تریشمان هەیە. بەڵێ فەرموو بەردەوام بە ریفەکان. بەڵێ جارێک گەڕمەوە بۆ ئەوی کە پیسبوونی ئاو سەرچاوەکانی ئەو کە بەرەو فەوتان ئەڕوا بەرەو نەمان ئەڕوا بەرەو سبوون ئەڕوا بەرەو پیسبوون ئەڕوا بەهۆی ئەوەی کە خۆڵ و خاشاکێکی زۆری تێکرێ خەڵک ڕستانی ناکە ئەمە ژێکێ لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە و کاریگەرەکانیشی زیاترێکە بەکۆی گشتێتوان بڵێن پیسبوونی ژینگە کاریگەرەکانی زۆر زیاترە لەسەر تەندروستی مرۆڤ. باش تریفەخان بەس یەک لێریا پرسیارێک جەوهەریە یعنی کە ژینگە ئەگەر هەر شتێکی توژوو بێت هەر پیسبوونێک زیانەکەی بۆ گشتە واتە کەس لی بەدەر نییە ئەوەی کە لێرە ئەژی بەس خەمساردیەکە بۆ گشتیە ینی گشت خەمساردە بەرامبەر بەو زیانە گشتیە. ڕاستە ئەو هۆکارەکەی ئەوەیە ئەم بەداخەوە ئەتوانم بڵێم ناهۆشیاری هاوڵاتیان بەداخەوە ئەیڵم دووبارە من داوای لێبوردنەکەم ئەگەر وشەیە بەکاربێنم بەڵام بەڕاستی نەبوونی هۆشیاری ئەوە واقعێکی ینی زۆر دڵتەزیێنە نەبوونی هۆشیاری خەمساردی خەڵک لە کۆی ئەوەی کە عاجزە لە حکومات کۆمەڵەشت کە بۆیان دەستە بەر نابێت ئەوانیش داخی خۆیان ئەتوان بڵم داخی دڵیان بەچی ئەڕێژن بە ژینگەکە ئەڕێژن بە سەوزایەکە ئەڕێژن ناتوانن وەکو پێویست بەرامبەر بە سروشت کاریگەریان هەبێ و خۆشەویستیان نەماوە ئەتوان بڵم بۆ خاک و سەوزایی و ئاژەڵ و باڵندە و بەکۆی گشتی بۆ سروشت لە دەرەنجامیشە خۆشیان زیادمەنە بن بەکۆی گشتی نەخوایان هەمومان سەرنجام هەر هەمومان کاریگەریە خراپەکە بۆ هەر هەمومانە بە مناڵ بە گەنج بە پیر بە خاوەن پێداویستی تایبەت تەنانەت بە ئاژەڵ بە باڵندە بە سروشت بۆ خۆی بە سەوزایەکە بۆ خۆی یعنی هەمومان باجی ئەو هەڵەی خۆمان ئین و جارێکی تر. بەس تریفەخان ڕاستە بەرپرسیارەتەکە لەسەر هەمومانە بەڵام بۆ لایانی پەیوەندیدار کە حکوومەتە زیاتر بە پرسیارەتی ئەکەوێتە سەرشان لەو ڕوانگەیەوە کە لە هەموو وڵاتێکاوە لە ڕێگە ئەو یاسا و ڕێسایانەی کە حکوومەت دەریانەکە کە لە پەرلەمان و دەرەچن و جێبەجیانەکە باڵی جێبەجێکاریەتی ئەبێ یعنی هەموو مرۆڤێک ڕەنگە بەجۆر لە جۆرەکان حەزی لە لادان هەبێ سنوور بەزاندن هەبێ مبالغە لە شتەکانە ئەکا بەڵام حکوومەت ئەبێ کۆنتترۆلی ئەمە بکە لە حکوومەتەکەش کە باڵی جێبەجێکار لە ڕێگەی ئاساییشە پۆلیسە پێشمەرگەیەواتە هێزە عسکەریەکەی کە هەیەی لەشکرەکەی لە بەردەمیایەتی بەڵام بۆ ئەمەی نەکردو جەنابەت وەکو چالاکوان لەو بوارە ینی بۆچی ئەگەڕێتەوە بەڕای خۆت کاکشبان من ناڵم حکوومەت کەم تەرخەم نییە بەڵێ سەپڵە بەدەستی لێ نادرێ حکوومەت کەم تەرخەمە و هاوڵاتیش کەم تەرخەمە لە پەرلەمان ئێمە یاسامان بۆ دەرچووە و یاساش جێبەجێ ئەکرێ بەڵام بەسەر کیا جێبەجێ ئەکرێت پرسیارکە خۆی لەوە بەسەر کیا جێبەجێ ئەکرێت بەسەر کەسانی کا جێبەجێ ناکرێت کە دار ئەبڕنەوە هەندێک کەسانی دەسەڵاتدار ئەتوانم بڵم یاخود ئەو شاخە ئەپڕنەوە لەبەر خاتری دروستکردنی بینایەکی بازرگانیان ڤێلایەکان هەر شتێک هۆکارێک بکە بۆ تێکدانی سروشتەکە کەسێکی باڵا دەست سزا نادرێت کاتێکە ئاژەڵێکی کێوی ڕاو ئەکات و ئەیکوژێت بۆ تەنیا هەوەسێک و حەزێکی بەرامبەر بە خواردنی گۆشتی ئەو ئاژەڵە من ئەڵەم یاسا ئەوە قسەی منە و بەرپرسیاریشم لە قسەی خۆم یاسا سەروەرە تا ڕادێکی کەم بە داوای لێبوردنەوە هەڵم من خۆم کەسێکی یاسایم بۆی و قسەیشەکەم بەڵام لەگەڵ ئەو یاسا سزایی هەندێک کەس نادا و هەندێک جاریش ئەو کەیسانی کە برێتە دادکە یاندا ئەخرێ یاخود لە بەرژەوەندی کەسەکەیە بڕیار ئەدرێت کە تاوانبارە بەرامبەر بە هەر کەیسێ بێ لەو کەیسانە ینی لە هەر کەیسێ لەو کەیسانە کەواتە ئەم نەنگیە ئەم خەلەلەی کە هەیە ئەبێ چارەسەرەکەی لە ڕێگەی چیەوە بێت ئەبێ لە ڕێی جەختکردنەوەی ژینگە پارێزان بێت ڕێکخراوەکانی ژینگەی بێ لایەنی پەیوەندیدار کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەیە بەڕێوەبەرایەتی پۆلیس و پاوانی و پاوانە و داواکاری گشتیە کە ئەبێت لە حەقی ئەوانە ئەتوانین بڵێن حەقی ئامە مافی گشتیە کەواتە بێت لە ڕێی ئەوانەوە ئێمە بتوانین جەختکەینەوە و هانی حکومت بین زیاتر سوورین لەسەر ئەوەی کە حکومت زیاتر و زیاتر یاسا بچەسپێنێ و کاری لەسەر بکرێت. باش تریفەخان تا ڕادەیەک بابەتێک هەیە ڕەنگە زۆر واقعیش بێ ئێستا بوونە ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆست
لە هەرێمی کوردستانە ینی کاریگەریکی زۆریان لە شتێکا دەرەکەوێت گەچی تا ڕادەی ڕەنگە هەنێ جار سلبیش بێت بۆ لەگەڕێزمە بۆ بەڕێست و سەرجەمبی سەناروبینێرانیشمان ئەو سەگە بەڕڵایانەی کە هەن یعنی تقریبا نزیکەی وانێکە بێخاوەنن نزیکەی 35,000 بەرەو ژوور سەگ کەچی تا ڕادەیەک ئامارێکی دقیقیش نییە لە هەرێمی کوردستانیشە هەن هۆکارەکەشی کە وا بەربڵاو بووە ژمارەیان زۆر بووە بەرفراوان بووە ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکانن کە توانیان ئەو کاریگەریان هەبێ گەچی هەنێجار سلبیاتیشی لێکەوتوتەوانێ بەڵام بۆ ژینگە ناتوان ئەمە بکەن. کاکشمان باسی لە ئاژەڵی بێخاوەن کرد من گرتە ڤیدۆیەکەم لایە کە تقریبا ئەتوان بڵێم 2 هەفتە لەمە پێش لە دیسان لە چاوپێکەوتنێکی تری ڕاستە و خۆ پەیوەندێکی ڕاستە خۆ ئەوە چاوپێکەوتنێکا بوو ڕاستە و خۆ کە یەکێ لە ئۆتۆمبیلە میریەکانی شارەوانی بە ژمارە بە وێنەی ڤیدۆی هەر بەگرتەی ڤیدۆیی لامە سارێکی شارەوانیە کە چەند سەگێک هێنێ لە یەکێ لە گەڕەکەەکانی شاری سلێمانیە بەڕڵایەنەکە ئێمە لە لای ڤابووین تەسویر کراوە کە هاتە لامان پرسیارمان لەکوتی من خواردنم بۆ هێناون کە تو خواردنە نەهێناوە یعنی لایەنی پەیوەندیدار بۆ خۆی ڕاستە ئاژەڵ دۆستەکان یان ڕێکخراوەکانی ئاژەڵ مافی ئاژەڵ کارەکەن بۆ ئەوە مافێکە بۆی کە بێ بەو ژیانی ئاژەڵانە بەڵام یەکێ لەوانی کە لەو ڕێکخراوانی کە جەختی کردوتەوە و پرۆژەیەسەماننا بە پەرلەمان تەنانەت پرۆژەمانە بە بەڕێوەبەرەتی شارەوانی کە ئەم ئاژەڵە بێخاوەنانە کۆ بکرێتەوە لە ڕێی ئەو پرۆژێکی ئێمە داماننا و پێشکەشمان کردن بەڵام چیان کرد ئەوان چیان کرد پەرلەمان خوێنەوەی یەکەمی بۆ کردو لە خوێنەوەی دووەما وەستاوە شارەوانی هەستا شێڵتەرەکەی دروست کرد بەڵام کەسێکی کە بوو بە خاوەنی وەجگە لەوەش کە زۆر بە کەم و کوڕی ئەو شێڵتەرە دروست کرا و ڕێژەیەکی زۆریشی نەتوانی بگرێتە خۆ و ئاژەڵانە ئەمە سەرڕای ئەوەی کە لە هەندێک لە سنوورەکانە و بە نایاسایی هەندێک سەگ هێنراونەتە کوردستانەوە تاوان ئەمە لەلایەن هەندێک بازرگانی چاوچنۆکە و بەداخەوە ئەمە کرا بۆ مەبەستێکە ئەتە بۆ هەر مەبەستێ بێ کە لە ڕێی ئێران و هێنراونەتە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری شاری سلێمانی کە ڕێژەکە زۆر بووە مەبەستەکە لەوەشی کە سەگ بهێنرێت و کە بێخاوەن و بەرڵا بکرێت مەبەستەکەم لەوەیە کە ئەو ئاژەڵانە ئێستا پشیلە ساک کرد کە هەندێک کەس پێڵێ گوێدرێژ من پێناڵم گوێدرێژ کە ناوە دروستەکەی کێرە لەگەڵ ڕێزما بەڵام ئەمانە و هەندێک ئەو باڵندانی کە ئەیبین ئەوانە هەمویان بێخاوەنن کەسێک نییە کە خاوەنداریتیان بکە وە خۆیان لە سروشتی خوان وایە کە لەناو ژینگە و لە دەرەوەی ماڵا بشین کەسێک هێناوێت یە باخەوە چەند سەگێک هێناوتە باخەکەی بۆی پاسەوانی بۆ بکە بۆ هەر مەبەستە بێ یاخود یاری پێ بکە لەگەڵا بکە یاخود شەڕی پێ بکات پارەی پێ پایە کە بازرگانی پێ بکە و دواتر کە کاری پێی نامێنێ ئەهێنێ ئەم سەگە درەندەی کردووە یعنی کردێتی بە ئاژەڵێکی زۆر درەندە برسی کردووە بەرەڵایە کات و ئەڵێ من نامێ ناتوان بەخێوی کەم ناتوانم خاوەندارێتی بکەم بەرەڵایە کاتۆ سەر جادە ئەو سەگە ئەگەری هەیە لە 100 پەلاماری هەر یەکێ بات کە یێتە ڕێگەی ئەوەی قسەیەکی تیانە لە ڕووی تەندروستیەوە ئەم سەگانە ناتەندروستن بۆ لەبەروی کە نەڤاکسینیان پێ ئەدرێ نەو حەبی ژێرمانیان پێ ئەدرێ نە عیلاجی تایبەتیان پێ ئەدرێ و نەزۆکیش ئەکرێن تاکو ڕێژیان بەرەو زیاتر نەڕوە کەواتە ئەوانە بێخاوەنن لە دەرەوە بۆ خۆیان خوان ئەژێنن ئێمە ئارەزە هەر کەسێک کە بێتە ڕێگەیان پەلامار بترێت لەلایەنەوە ئەمە لەلایەکی ترەوە کەسانێکمان هەیە بازرگانیەکە بە هەندێک جۆری سەگەوە کە ئەڵێن هینی ئەوروپا و ئەهێنرێت لێرە بەخێویەکەن لە ماڵەکە بەڵام ئامادە نیە ئەو خۆراکی کە ئەمێنێتەوە پاژماوەی خۆراکەکەی خۆی بیباتە دەرەوە بۆ ئەو سەگانە تا لە برسێتی ڕزگاریان کە و بۆیان بەرەڵاکات یعنی بۆیان دانێت و پەلامار نەدرێن لەلایەکیەوە بۆیە ئێمە پێیان ناڵین ئاژەڵی بەرەڵا یا خۆش پیانوتێ ئاژەڵی بێخاون بەسری فەخالێرە شتێک هەیە لە بابەتی ژینگەیە هەموو کەون لە ڕۆدینیەکەەوە لە خزمەتی مرۆڤ دروست کراوە و هەرچی زانستە لە خزمەتی مرۆڤایە دوجار یعنی ئەوە بابەتەکەیە بەڵام بۆچی لە کاتێکا مرۆڤ هەراسان بکرێت خەمی لێ ناخورێت پرسیارەکە ئەمەیە مەبەست تەنها سەگ نییە ڕەنگە خودی ژینگەش بێکە فرەدانی شتێکە پاک نەکردەوەی شوێنێکە یعنی بەرڵاکردنی سەگێکە وشەکە وا هاتووە من ناچارم وا بەکاری بێنم بە زمانە کۆمەڵایەتێکە ئەمانە بۆ یعنی ئەم خەمساردێت لای هەم خودی خەڵک لای حکوومەتیش لای ڕێکخراوەکانیش
لەلایەن حکوومەتەوە لەلایەن دەستگای ڕاگەاندنەوە بەداخەوە بواری ژینگە یەکێکە لەو بوارانەی کە یعنی کەمترین باخی پێ ئەدرێ تا ئەتوانم بڵم زۆربەی کاتەکان ئەسڵان هەرگوێشی پێ نادرێت ئەمە لەلایەن حکوومەتەوە لەلایەن هاوڵاتیەوە لەلایەن خودی خۆمانەوە کە ئێمە تاکێکین من بەشداری لەو پیسبوونەیە بەشدارین لەو پیسبوونە و هەر یەکێکمان تاکێکی لەم کۆمەڵگایە ناهۆشیاری خۆمان لەگەڵ ڕێزما و دواتریش تووڕەیی و ڕق ئەستوری خۆمان لە بەرامبەر بە حکوومەت بەچێ ئەڕێژین بە ژینگەکە ئەڕێژین ئێمە ئامادەین لە سارەکەی خۆمانەوە دەبێت ئاوەکەمان فڕینە سەر جادە لە کاتێکە و کەسێک کە سەر جادەکە پاکە کاتۆ ڕەنگە باوکم بێ مامێکی تۆ بێ باپیرم بێ یان کەسێکی بەسەمانە یەکێکە لە مرۆڤێکە کە بۆ مرۆڤ و مرۆڤ من ئەڵم یەکێکە لە کەسوکارەکانی خۆمان هاوڵاتیەکە مرۆڤێکە وەگوتە باشە ئامادەین ئەڵێ خۆیەکی کە پاشێکاتەوە باشە و کەسێک کە پاکێکاتە خۆی خود مرۆڤ خۆیەکی من بۆ ئەوە بکەم من بۆ بتوانم ئەو کەم گەنجێکم بتوانم پیسەکەی خۆم فرەبم بەڵام کەسێکی بەتەمەن بێ پیسەکەی من پاکاتەوە بۆ خۆم ئەوەندە هۆشیار نەبم لە ناو سیارەکەی خۆمان لا ئۆتۆمبیلەکەی خۆمە ئەگەر تەنەکەیکی خۆڵیش دانێنم ئەتوانم خۆ زەرفێکی علاگە دانم خۆڵەکەمی تێکم کە دابەزیم لە ئۆتۆمبیلەکەم بیکەمە تەنەکەی خۆڵەکەوە یعنی ئەوە هیچی دوور نییە بتوانین هیچ قوتسیش نییە ئەمە بکەین ئەمە یەک و لەلایەکی تری شۆگە قسەی لەسەرکەین کاتێکا چین ئێمە ڕوو لە ژینگە ئەەکەین ڕوو لە سروش دەکەین بم بەسی سەیرامێنیان بە هەرمە بەستێک بێ ئێمە وەک شاخەوانەکان کە ڕوو لە ژینگە ئەەکەین زۆربەی کات ئەرکی پاکردنەوەی ژینگەکە لە ئەستۆی شاخەوانەکانە لە ئەستۆی ئێمەیە بەداخەوە ئەڵێم ئێمە جگە لەو ماندووبوون و هیلاکی خۆمان کە لەسەر لە شاخەوانیە ئەیبین و ئاستەنگان و هەندێک جار دڵڕاوکە و ترسیشکێتە ڕێگامان هی کەوتن بیان هەر ڕێگای هەر مەترسێکی تر بێ دێتە ڕێگامان لەگەڵ ئەوەدا ئەبێ ئێمە ئەرکی پاکردنەوەی ئەو ژنگێژ لە ئەستۆ بگرین بۆ لە بەرەوەی کەسێکی خێزانێکی عەرەب هاتۆ خێزانێکی خۆمان چووە یەکێ لە خێزان کوردەکان چووە پیسی پاشەڕۆکەی خۆی لێ بەجێهێشت بەڵام خۆی ئامادە نیە بچێتە ئەو شوێنە دانیشە کە پیسی و پاشەڕۆی لێ هی کەسێکی تر قسەی پێ ئەڵێ بەڵام خۆم ئامادە نیم پاشیکەمەوە ئەبێت چاو ببڕمە کەسێکی تر کەواتە ناهۆشیاری خەڵک لێرەیە و کەم تەرخەمی حکومەت و جوێنەدانی حکومەت لایەنێ پەیوەندیدارەکان وای کردووە کە ژینگەکەمان بەرەو ئاقارێکی زۆر خراپ بڕوات ڕاستە بەستری فەخان ئێستا ئەدەوتێ لە ڕۆژ ئاوایە لە وڵاتە ئەوروپیەکان هەمویان کە ئێمە بە پێشکەوتنیان دانێنیان لە ئەمریکا هەمووی ئەڵەی بۆ ماوەی خولێکێک دوو خولێک ئەگەر کامێرە نەمێنێ سیستەمی کامێری چاودێری لە سەر شقام و مۆڵەکانە دزیەکی زۆرەکرێ ژینگە پیسە بێ بەڵام کۆمەلگای ئێمە هێشتا پێ دوار نییە لە چاو ئەو هەموو نابەرپرسیارەتی مامەڵەکردانەی حکوومەت کە نابەرپرسە زۆر جار بە پێڕای خودی هەموو هەوڵاتیانی ژیانە شتێکی ڕوونە هێشتا خەڵک باشتر بێت کاچیزان دزی یاخود هەر بابەتێکی تر ئەوە پێم وابێ لە ڕەوشی کوردەوە زۆر زۆر دوورە بە پێ ڕاپرسێکە کرابوو دڵنیانی مساڵی چەنە ڕاپرسیە کرابوو کە لەسەر ئاستی هەموو جیهانەوە کوردی ژێکێک بوو لەوانی کە لێکێ لە خاڵبندیەکانی ڕاپرسەکەیە تایە بوو کە پاکترین و دڵسۆزترین قەومیەت نەسەوە کورد دەرچبووتیە دڵسۆزترینیان دەرچبوو من چەند لە حکومەت تووڕە بم چەند ئەستور بم بەرامبەرم بە بەرامبەرەکەم بەڵام لە سەدا ئەتوان بڵێم 30 ڕقەکەم بە کەسەکانی دەوروبەرم یاخود بەو شتانی دەوروبەرم ئاژم لە سەدا 60 مرۆڤایەتی منی تایە ناتوانم بیکەم یان ڕێگە نادەم بە کەسێکی تر بیکات کەواتە حکوومەت دەبێت سپاسی خوا بکات کە میلەتێکی وای هەیە ناڵم حکوومەت ئەبێت سپاسی خوا بکات چونکە من سەرتاژ وتم چەبڵە بە دەستێک لێ نادرێ ئەوەی کە حکوومەت کردووە کەم تەرخەمی حکوومەت لەلایەن خەڵکەوە بووە یعنی خودی خەڵک بەرپرسیارە لێی من ئەتوانم دائما جەختەمەوە لەوە بەرپرسیارەتی حکوومەت و بەرپرسیاتی ببورن تاکی ئێمە وای لە حکوومەت کرد کەم تەرخەم بێت چونکە میلەتەکەی ئێمە بەداخەوای کردووە کە هەمیشە هەر چەپڵە لێبە بۆ حیزب و لایەن و بەرپرس و چی ناین گلەیی بکەین ئەگەر گلەیەکیش بکەین بە شێوازێکی ناتەندروست لەگەڵ ڕێزمە چینەکەی بە ناتەندروستێکە وای لێ ئەکا کە چینە باشەکەش کە ئەیانە پەیامە باشەکە بگەێنن بەرەو لاڕێ ئەبرێت و ئەوەی ئەوان ئەشارێت بەسری فەخان ڕەنگە لێرە شتێکیش تا ڕادەی واقعی بێ خەڵک بڵێ ناکرێ خۆپیشاندان کەین بۆ موچە خۆپیشاندان کەین بۆ پاکی ژینگە خۆپیشاندە بۆ هەموو شتێ بەردەوام لەسەر جادە بین ئەخ ژیانی خەڵکیشە بێ ئارام بێت وانە
کاکشبان من تاسە چەند ڕێپیاوان کراوە خۆپیشاندان من بۆ خود یەکێک ملانی کە قەت بەشداری ناکەم و ئامادەژنی هیچ کاتی بەشداری بکەم کاتی ئامادەم بەشداریکەم کە لە 100% هاوڵاتیان هەمووی بەشدار بێت نەک لە 100 هاوڵاتی ئێمە بەشداری ئەو ڕێپیاوانە بکە یاخود ئەو ناڕەزایەتی بکە لە 100 کاریگەری لەسەر حکومەت نییە کاریگەری دروست ناکە لەسەر حکومەت بە هیچ جۆرێک یعنی ئێمە بینیمانە لەگەڵ ڕێزم بۆ سەرجەم چینی مامۆستایان چاویان ماچکەم ئێمە پەروەردەی دەستی مامۆستاین و لەوانەوە زۆر شت فێر بووین ئێمە تەلەبەی ئەوان ئێمە چەند تەمەنە من گەورە بێ من لەوانەوە هەر ئێشتا فێریشتە ئەبە بەڵام ئێشتا ناگاتەوە ئاستەی کە هەموو مامۆستایان یەک بگریان هەموو فەرمانبەران یەک بگرین یا خود هەموو چین و تێژەکانی دیکە بابەتی ژینگە ئێمە لە ساڵی 2010 بۆ 2019 ڕێکخراوی سروشتی کوردستان گەورەترین ڕێپاوانی سەگەکانی کرد کە دش بۆوانە بوو کە ئەو سەگانە کوژران کۆمەڵی سەگ بوو کە بەداخەوە لە ناو برا لەلایەن خودی ڤێتەرنەری و چەند لایەنێکەوە ئێمە گەورەترین ڕێپیاوانمان کرد لە پارکی ئازادی و هەموو کەناڵەکان ڕاگەاندنیش هاتن بەڵام کاریگەریکی ڕاستە و خۆمان هەبوو لەسەر حکوومەت وەسەر لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوی ژینگە دۆست و ئاژەڵ دۆستەکانیش یعنی ئێمە بەتاڵی کاریگەریمان هەبوو لەسەری بۆ حکوومەت وای کرد کە کوشتنی ئاژەڵ و سەگەکان بوەستێنێ و وا بکات کە بیلۆ کات کە شەڵتەر دروست کات و کۆمەڵشتی دیتەش بکات تریفەخەمە بڕم زۆر جار خودی هەم ڕێپێوانەکان هەم خۆپیشاندانەکان ژینگە دیسان تێکەیاتەوە یانتان لەوەش هۆشیارنی کاکسیوان پارنا پێرار ساڵی 2020 بوو فستیڤالێک کرا پێما بێ ئەوەی قەرەداخ بوو کرا دۆڵی جافایەتی بوو کرا لە فستیڤالەکەیە دەمان گەورەترین کەرنەڤاڵ کراوە مای دڵخۆشی بوو بۆ ئەو شوێنە بۆ هەموو کورد ئەگەر بڵین بەڵام بەداخەوە لە دوای ئەوە من نوێژ دەملوانی کە لە دوای فستیڤالەکە چوم بەس بۆ ئەی بزانم ژینگەکە ببینم تەسویرم کردووە و ڕسم وێنەیم گرتووە بۆ نووسیون تەنانەت هەر بۆ لایەنی پەیوەندیدارم نووسی هەر بە راپۆرتی پێشکەشم کردوون بۆ ئەمە کاتێک کە توی ئەوە ئەکی وەرە بیر کەرۆلەوەی کە ژینگەکەت هیو لێ کردووە گۆڵشکا بۆ درەختیان شکان بۆ ئەو هەموو پیسی پاشەڕۆی بەجێما بوو ئەو هەموو پیسی پاشەڕۆی ئەو هەموو دەبەی ئاوا ئێتۆ بیرەکەی تۆ لە عنی ئەوە هەمووی ئەوە کارەساتەکە خۆی لەوەیە ئەوە کارەساتەکەیە کاتێککە نەخۆشخانەیەک تۆ محرەقەیەکی بۆ دانانیت و ئیجباری نەخۆشخانەکان ناکی کە لە محرەقەکەیە یاخود لەو شوێنی کە پێویستە ئەو پاشەڕۆیانە بسووتێن لێ لە ناو ببرێن توزانم هەرچێکیان لێ بکرێت ئەوە ناکەی تامجەرۆیان کرد بە چی زبڵخانەیەک هەر ڕێک کردیان بە ماڵبەندی بڵاوبوونەوەی نەخۆشی و ڤایرۆسیایە یعنی چەند ئێمە سەدان نمونەمان لایە من هەم چی وەک شاخەوانێکی وەک چالاکەوانێکی بواری ژینگە و کوژینگە پارێزێک وەک ئاژەڵ دۆسێک متابعەم زۆرە بۆ ئیشانە و زۆری سەچمە نەک من تەنان هاوڕێکانیشم زۆرە چینەوە یعنی بەڕاستی کارەساتەکان ئێمە ئەبینین گریانمان بۆیێت دڵمان شانەکان بەڕاستی ئێمە لە ناخۆ بریندارە بین بەوە کاتێکە بینین کە تۆ من چوومەتە سروشتی بارزان یعنی هەر بۆ وەک فزولیە چون کە باسییان کرد ئەو سروشتەی چۆنە بەجددی فزولیەک لام دروست بوو ئەبێ بچم بیبینم بزان بۆ سروشتی ئەوان وایە خاباتێکیان دروست کردووە کە هەموو ئەو هەموو ئاژەڵە کیویان بۆ هێناوە لە شێر لە پڵنگ نەنازەمچی هێنا خۆزگام کەسە بیتوانێ ڕوو دەوێت کە گەرچی زۆر کەس ناتوانێت بچێتەوێ چونکە لەبەر ئاژەڵە درەندەکان ڕێگە نادرێت زۆر کەس بچێن مەگەر لە ڕێی دەستگا ئەمنەکانەوە پێدان وەرگریت و بۆ خۆیان لەگەڵت بن هاوگەشتت بن لەوەیە کە ژیانی تۆش پارێزراو بێ بڕوان پێ ئەکەی لە شاخێکیان بڕاوە لە درەختێش تێنراوەتەوە چۆلەکێک لە ئاسمان بەبەردێ بکەوێتە خوارێ غەرامەیانەکەن باشە ئەگیرێن ئەو کەس هەر ڕێک و هەمان شێوەی پشڕاستی و پرسیارەکەی پێشمەکاتە حکوومەت ئەبێ ئەم کۆنترۆڵ بکات ئەبێ بیکات حکوومەت بە باج بێت بە خەرامە بێت بە زیندانی بێ بە ینی ئەبێ شتێ بکات حکوومەت هەنگاوێک بنێ بۆەوەی کە ژینگەکەمان پارێزراو بێ بیرۆکەی ئەو دروستکردنی سەلەی کۆکردنەوەی دەبەی ئاوەکان کراوە بوو لە چەند شوێنێک لە شاری سلێمانی دانرا بەداخۆ خەڵک ئەچوو ڕسمی لە پەناوە گەبەست ئامادە نەبوو دەبەی ئاوەکە کە تەواوی بیکەتنەوە ئەو فڕیبات لەناو ئەو دەبەیە دروست کراوە بۆ چی یان مەبەستەکە چی ڕوونکردنەوەی بۆ دراوە ئێ تۆی هاوڵاتی ئەوەندە هۆشیار نەبیت ئەوەندە بیر لەوە نەکەی تۆ کە بۆ چییە
عنی نازانم ئەوە بەتەن خەمی خۆتەوە نەبیت ئەبد ئەو دەبێت 100 ساڵی ئەوێ بۆ ئەوی کەشی بێتەوە لەناو ئەو خاکەیە 100 ساڵی دەوێت تۆ دەبەیەک بەو شێوە یاخود ئەیکاتەناو ئاگرەکە ئەیسووتێنێ جگە لەوەی کە بۆنێکی زۆر زۆر ناڕەحەت و ناخۆش و ئیتر لە ڕاددەبا دەربێزار کرد دروستەکات و بڵاوەکاتەوە ئەو کارلیکەرێکی کیمیاوی زۆر خراپ دروستەکە لەسەر هەر تەندروستی بۆ خۆی ئەو کەسە کە هەڵی ئەمژێ ئەو هەوایە ڕاست ینی کەواتە ناهۆشیاری خەڵک وەکەم تەرخەمی و خەمساردی حکوومەت وای کردووە هەندێک لەگەڵ خەمساردی گشتی ئەتوانین بڵین خەمساردی گشتی بەداخیشەوە هەندێک ڕێکخراو کە دروست بوون تەنیا ئەوەنیا بابەتێک حێزبیە کە بەس بۆ ناو دروستکراون کار ناکەن گیناو کوڕەخرای ژینگەی ڕێکخراوی ژینگەیمان زۆر زۆرە ئێمە کە کار بکات بەڵام بەداخەوە بەس بۆ ناون ئەتوان بڵێم تەنیا 5 بۆ دەکەش زۆرەکە من ئێڵم بەڵام هەر ئەتوان بڵم بۆ 5 بۆ دەڕێکخراو زۆر زۆر بەتەنگی ژینگەوەی لە هەرێمی کوردستانە ما باقی هەمووی زەربی سفرکە بەداخەوە ئاواهەیە بەداخەوە ئەڵێم تریفەخان گەرچی نامانێت تایبەتبندی لە بەرنامەکانمانە زۆر بۆ کەمەندامان بێ وەکوی کە جیاواز بن هەر دوجار ژینگەی پیس بۆ ئەوانیش بە هەمان شێوازە وەکو مرۆڤ بەڵام بە پێی تایبەتمەندیەکەیان بۆ نابینایە کە پێشێکی ئەم لە پێشێکی بەرنامەکەش ئاماژەم پێەیە ڕەنگە بۆ تریفەخان زۆر ئاسایی لە دەنگەدەنگێکە ئەڕوا ینی مەسەلەی ژیان و مردن نیە بەڵام بۆ نابینایە لەسەر شەقامێکی قەرباڵغ ئەگەر تەرکیزی لەسەر دەنگەکە نامێنێ ئۆتۆمبیلێک لێیات و ئەمرێت واتە مەسەلەی ژیان و مردنە جەنابەت لەسەر ئەمە ڕاستیە خەمساردی بەرامبەر بە توێژێکی خۆت کە کەم ئەندامە لە چوارچەوەی ئەو ژینگەیە کە من دوو توێژینەوەش کرا حەزم کرد ئاماژەشی پێم توێژینەوەیکیان بەناوی کاگە ڕێدار خۆی کرد ڕێدارە عزت لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر کردوێتی بەناوی کاریگەری ژینگەی پیس لە ڕێگەی دەنگەوە لەسەر مرۆڤ دانێکی دیکەشیان بژار زیادە هەر لە زانکۆی سەلاحەدین پەیوەندی ژینگەی شارنشینی بە ڕەفتاری تاوانکاریەوە وانی لە شارەکە ژینگەکە قەرباڵ خەبێت کەواتە ژینگە کاریگەری لەسەر مرۆڤ هەیە لەسەر کەم ئەندام زیاتر ئەم کاریگەری جەنابەت لەسەر ئەو ڕاستیە ئەتوان بڵم ژینگە ژیانە ژیان و مردن ژیانە ڕێک ژینگە ژیانە ئەیترەوە هیچ قسێکی تیانێ ئێمە ئەگەر قسەی لەسەرکەین کاتێک کە ژینگەکە و لە ڕووی ژاوەژاوە لە ڕووی دەنگەوە بەکوی گشتی لە ڕووی پاچیەوە هەواکەیەوە لە ڕووی خاکەکەیەوە لە ڕووی ئاوەکەیەوە ژینگێکی لەبار بوو چ بۆ خاوەن پێداویستی تایبەت بێ یاخود بۆ کەسێکی ئاسایی بێت تەندروستی ئەیە بۆ مرۆڤە بەڵام من کە کەسێکم خاوەن پێداویستی تایبەت نیم باشە خوشکەکەم خاوەن پێداویستی تایبەتە براکەم کەسێکم کەسێکی ئازیزم خاوەن پێداویستی هاو مرۆڤەکەت کە مرۆڤ وەکو تۆ هاو مرۆڤێکە هاو زمانێکم خاوەن پێداویستی تایبەتە من چۆن بتوانم ئەو ژینگەی بۆ بڕەخسێنم ئەگەر سێری ژینگە و سروشتی ناو شارەکان بکەین زۆر جیاوازە زۆر قەرەباڵ ژاوە ینی ژیان تیا زۆر مەحاڵ بووە بەداخۆ ئێستا لە گوندەکانی ژوای لێ هاتۆ بۆ لەبەرەوەی تەنانەت سروشتی گوندەکان زۆر گۆڕاوە خانوە قوڕەکان بۆ بە خانووی بلۆک و چیمەنتۆ و یعنی بە مۆدێرن کراوە ژینگەی خۆی نەما و سروشتی خۆی تێکداوە ئاژەڵداری کەم بۆتەوە جگەلەوە کشت و کاڵ و ڕزداری کەم بۆتەوە ژینگەکەی تێکداوە کاتێک ئێمە بیرۆکەی لەلایەنێکی لە نمونەیەکی بچووکە بۆ بێنمەوە لەلایەن یەکێ لە کۆمەڵی شاخەوانەکانەوە بیرۆکەی ئەوی بۆ دروست بوو کە خاوەن پێداویستی تایبەت پێویستە گەشتێکی 1-2 گەشتی شاخەوانیان بێ بکرێت داوای کرد لە گروپە شاخەوانەکانی دیکە داوای لە هەموومان کرد هاوکاری بین هەموو ئامادە بووین هاوکاریان بین چوین ئەم خاوەن پێداویستی تایبەتیانە هەیان بوو کە کەمەندان بوو قاچیانە بوو ئەوە بە ئەربانە بە کورسی تایبەت بگوێزرانایەتەوە هەم بوو نابینا بوو هەم بوو چۆن بڵین کەڕوڵاڵ بوو هەبوو دەستی نەبوو یعنی ئێتر کە تۆڵی خاوەن پێداویستی هەموو جۆرەکانێتی ئەوانەمان کەبر بۆ سروشتی در بۆ شاخەکان بڕوام پێ بکە یعنی ئەو چێژی ئەوان بینیان تەسەوڕ ناکەم من بۆ خۆم کە 12 ساڵە شاخەوانێکم ئەو چێژم بینی بێ بەقی ئەوان لە ماوەی خلالی چەند ساعتە کەمەیە کەواتە پیسیەکەش بە عینی شتە کاردانەوەکەی لەسەریان کاردانەوەکەی زۆر زیاترە ئەگەر هەر نابینەیەک لە بازارە بڕوە دەنگی تەزیلەکە لەو لاوە کە دوکانێک یاخود ئەربانێکی تۆمار دەنگی تەزیلەکەم سەجیلەکە یاوەتە دەنگێکی بەرزی دروست کردووە منبەری مزگەوتەکە لەو لاوە دەنگی منبەرەکەی زۆر زیاد لە پێویستە
لەم لاوە کەسێکی فرۆشیار هاوارەکە بۆ کاڵاکی کە بفرۆشە بە دەنگێکی بەرز لەو لاوە دایکێک دەستی منداڵەکەی گرتووە لەبەروی کە سارە لێ نییە بە دەنگێکی بەرز سەی لەگەڵاکە دوو هاوڕێکە لەگەڵی کە ئاڕۆن یعنی تۆ سین کە ئەم هەموو ژاوەژاوە لە مێشکی ئەو کەسەیە کە ناتوانێت تەرکی کاتە سەر کە ئەوە هەنگاوەکانی خۆی کە پێویستکە و بە تەرکیزەوە بڕوات ڕێگە خۆی کێشەی نەبێ بەڵام ئەو دۆخەوای لێەکە پێت ئەچێ دەرونی زۆر ناڕەحەتە بێ وای لێ ئەیە کە ناتوانێت هەنگاوەکانی وەکو پێویستنێت یەکێک کە خاوەن پێداویستی تایبەتە و لەسەر کورسیەکە کە ئەڕوا بە ڕێگایە ئەم لەو لاوە ڕێگاکەی لێگرتووە ئەو لەوێ خۆڵەکە ڕێگە پاڵیشی بنێتری فەخان زۆر جار من پێت ناڵم لێ خۆڵەکەی گرتووە لێ کەسێک بێزارە کەسە لێرە ئەڕوا بە کورسێک و ڕێگای لێگیرەوە سارەکەی مەجای نیە یەکێ قسەیەکە کا بە ناشرین هەرێکی بە جۆرە لە جۆرەکان یەکەم لەلانی دەرونیەوە ئەو کەسە زۆر زۆر ناڕەحەتە بێ کە لایانی دەرونی کاریگەریکی تاڵتی لەسەر ژیانی دروستەکە وە ژنگەکە دووەم کاریگەری کە ئەتوان بڵێن ڕاستەخۆی لە 100% دروستەکات و دیسانەوە لە ژنگێکی هاوکار نابێت وە ژنگەیەک نابێ وەک بەڕێزە دوتە هاوکار نابێ بۆ کەم کەسە کە بتوانێت هەنگاوێکی دیکە بنێت و بتوانێت وەکو کەسێکی ئاسایی بچێتە ناو کۆمەڵگاکەیەوە هەندێک کەسە بینی کە گۆشەگیر بوون ڕاستەخۆ لە دەرەن ناچاریە بەداخەوە بۆ لەبەرەوەی کە پیان خۆش نەبچن ناو ژینگەکە ئەو ژینگەی و کە پێویستە ئەوانیشی تیابن یان چونکە ژینگە بریتێ لە هەموو کەسەکان خاوەن پێداویستی تایبەت کەسی ئاسایی کەسێک کە دەرونی زان تەواو بێ ئیتر هەموو کەسێکی پێویستە ژینگە بەڵام بەداخەوە ئەوان خۆیان گۆشەگیرەکەن هەمیشە گلەی و گازندیان ئەبێ لە ڕووی مرۆڤایەتیەوە کەسانێکن پڕ محەبەتن پڕ جوانین بەڵام ناتوانن ئەوەی کە پیانە بیگەێنن بە خەڵک بۆی لەبەرەوەی کە باری دەرونیان تێکەچێ لەو ژینگە ئاڵۆزێکی ئێمە تێ ئەژین بەداخەوە بۆیە هیوادارم ئەوەی کە خەڵک هاوڵاتی کردووی لە ئێمە ئەبێ ئێستا لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە هێندە و شیار بێ کە بتوانێت ژینگەکە وەک چۆن بۆ خۆی لەبارەکە بۆ ئەوانی تریش یعنی هەمان مافات بە کەس بەو دەوروبەرەی دیکە ئەوەی کە مرۆڤاتی مرۆڤ ینی مرۆڤاتی مرۆڤ دەرەخات مرۆڤاتی و کەسانە دەرەخات جوانەکانیان دەرخات ڕاست دەسەکان نەخۆش بێ علی وەردی کۆمەڵاسی گەورەی عێراقیش ئەڵێ ئینسان ئیبن بیئەتیهی مرۆڤ کوڕی ژینگەکەیەتی هیوادارین ئەو ژینگەی کە دایکمان هەومان تێکی نین بۆ یەکتری ئاسان بکەین پاکیکەینەوە تاوەکو هەمووان بە ئاسوودیتیایە بژین دەسەکانە خۆش بەتری فەخان بەتەکید منەتوان بڵێم دێڕێک هەیە کە من هەمیشە وتومە کە تۆ ناتوانی بفری بۆ یەک شاری زیاتر لە خۆت مەکە تاکو دوو باڵت دەستکەوێ پیان بفرید کەواتە مرۆڤ ئەبێ ئەمەندە هۆشیار بێ ئەمەندە هۆشیار بێ من ئەو مافەی ئەیم بەخۆم پێویستە بیەم بە تۆش ئەو مافەی ئەم بەخۆم کە بتوام ژیانێکی ئاسوودە و خۆش بەڕێ بکەم پێویستە بیەم بە کەسانی دیکەش بە هاوڕێکم بە هاوزمانەکەم خۆپەرست نەبی بە فرەنەتەوە بە هەموو فرەنەتەوەکان مەرجەوە نیە من بڵم کەسەکە ئەوە نەبێ بەتەکید ئەبێ بڵێ ئێمە خۆپەرز نەبین کەواتە کە من باڵم نەبێ کەواتە داوای نابێ باڵپەڕی بکەن بەس خۆپەرستێکی وەکو دوهامی قسەست پێ دوانی خۆپەرستێکی نەزانانەش بێ تری فەخانیان چونکە ئینسان شتێکی کە خۆپەرست بێت تەنها بەرژەوەندی خۆی لێکاتەوە بەڵام ئەو بەرژەوەندی خۆی لێکاتەوە لە کاتێکە زیانەکەی بەس بۆ خۆشیەتی پێشەمو کەس زیانەکەی بۆ خۆیەتی بەڵام ئەمە لە ڕووی ئەوە نییە کە بەو جۆرە بێت لە ڕووی ناهۆشیاری خۆیەوێت ناهۆشیاری تاکەوێ چونکە ئەگەر هۆشیاری تاکە بێت کەواتە من خۆپەرز نابم ئەگەر خۆپەرستیش بم من بەر لەوەی کە ئەبێ کاکشفانم خۆش بێت وەک هاوڕێیەک ئەبێ خۆمم خۆش بێت کاتی کە خۆم خۆش ویست کاکشفانم خۆش ویست وەک هاوڕێیەک وەک برایەک هاوکارم بێت هەلبەر کاکشفان هاوکارم ئەبێت بۆ ئەوەی ژیانی کە من دروستی کەم ئایا من وەک ژینگە پارێزێک وەک ئەندامێ و توزانم وەکو مرۆڤێک ئەو باسی پێمە یاخود ئەو خراتی پێمەگە کاکشفانیان کەسێکی تر هاوکارم لە بچۆنتوان بگەێنم ناتوانم بەتاکید کە ژیان بەتەنیایی ناڕاتە سەر بۆیە ئەو دووباڵی کە من باسی یەکەم بۆ فرین کاتێک کە خۆم حەزم پێی بۆ ئەبێ بۆ تۆش حەزم پێ بۆ هەموو کەسی حەزم پێی بێت بێگومان دەسەکانە خۆش بێ ماندوومان کردی تری فەخان من خۆشحاڵم هیوادارم هەموو کەسێ بتوانێت هێندە هۆشیار بێت بتوانێت لە ڕێی خۆی و ژینگەکەی بپارێزێت لە بار و زۆر دروست بۆ خاوەن پێداویستی تایبەت دروست کات چونکە ئەوانە یەکێک تایبەتتر پێویستیان بەوەیە من کە ئەڵێم تایبەت لە لای من ئەوانە زۆر تایبەتن بەڕاستی لە لای من ئەوانە زۆر تایبەتن کەسانێکی زۆر بە سەلیقە و زۆر زیرەکەن چونکە من کە ئەتوان بە دوو چاوستەکە ببینم بەڵام عەقڵی من بەڕاستی بڕ ناکا بۆ ئەوی کە بتوانم وەک کەسێکی نابینا بیر بکەمەوە بە دروستی
نایەتی بڕیارێک بدەم کە تاکاتە ژینگەکەش کە پیس بوو ناهێڵن بڕیارەکەش بدەیت بە دروستی کێشەکە لەوەیە کە خەڵکەکە وەگوتم یارمەتی دەرنیە حکومەت یارمەتی دەرنیە و بە ڕێژەی سەرەکیش کەناڵەکانی ڕادیاندن سوسیال میدیا کە ئەمانە ئەو لایەنانە کە ئەبێ خەڵک و حکومەت بیری لێ بکاتەوە کەسەکانی کە لەناو خودی ڕاگەاندنان ئەبێ بیر لەوە بکەنەوە ڕاست دەسەکانە خۆش بە تریفەکان سپاس دەکەین ماندوومان کردی گەورە بووین لەگەڵمانە بووی خۆشحاڵتر بووم سپاس بۆ جەنابێشت تریفە فەرەیدون چالاکوانی واری ژینگە لەگەڵمانە بووی سپاس بۆ جەنابی و بیسەرانی ئازیز سپاس بۆ ئێوەش تا ئێستا بیسەر و بینەرمان بوون تا هەفتەی ئایندە و بەرنامەی ئایندە سپاتی خۆی مەزنتانەکەم کاتی خۆش بۆم لایک